لەگەڵ ئاساییبوونەوەی ژیان لە دوای جەژن و نەمانی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان، خەریکە ژیان قۆناغ بە قۆناغ ئاسایی دەبێتەوە. لەگەڵەوەشدا هێشتا دوکاندار و فرۆشیارەکانی بازار دەڵێن بەهۆی قەیرانی دارایی و ئەو بارودۆخەی دەگوزارێت جموجوڵی بازار لە ئاستی پێویستدا نییە. خەڵک موچەی نییە، خەڵک پارەی پێ نییە. دووەم نەخۆشی کۆرۆنا و بڵاوبوونەوەی بەناو خەڵکا و داڕەمێنی باری ئابووری جیهانی وای لێ کردووە کە خەڵک نێتە بازارەوە شت نەکڕێ. بۆیە ئێستا هیچ جوڵەیەکی بازار نەماوە بۆ هیچ شتێک، نەک بۆ موادی جوانکاری، هەتا بۆ خواردن، هەتا بۆ پێداویستەکانی تری ناوماڵ. کاریگەریی زۆریە بۆ موچە کەرنتینە، بە تایبەتی موچە، یعنی هەمووی شەشی وەستانوە، هەموو شتێکی وەستانوە، نەک تەنها ئیش و کار. مەسەلەن پێشکەوتنی ئەخڵەکانی وەستاندووە، ئیجتیماعی شتی وەستانوە، کاریگەری هەیە لەسەر هەموو شتەکان، ئیتر لایەن ئیجتیماعی، لایەنی ئیش و کاری خەڵک، لایەنی خوێندنی خەڵک، هەمووی. بەشێک لە دوکاندارەکان کەمی کڕیار لە بازاڕەکاندا بۆ ئەوە دەگێڕنەوە بەهۆی ئەوەی قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا بوو گەشتیاران ڕوویان نەکردووە تا بازاڕەکانی هەرێمی کوردستان و بازار ببوژێتەوە. هیچ ساڵێک وەکوم ساڵ نەبوو، ینی بەهۆی ئەم نەخۆشی و پەتایەوەکە هەبووە لەم ساڵە جیازێکی زۆری هەبوو لەگەڵ ساڵانی کە گەشتیارێکی زۆر هاتە هەرێمی کوردستانەوە. ئێستا ڕێگەی هاتوچۆ قەدەغەیەکی زۆر هەیە کە لە بینی شارەکانە کەس ناتوانێت بێت، لە خواروی عێراق کەس ناتوانێت بێت، عەرەب، ئێرانی، جاران خەڵک زۆر هاو. بەڵام ئێستا لە دوای کەرنتینە عین بەزین دوکانەکانمان چاکەین و تۆزێک ڕێک و پێچەکەین و پاچەکەین و تاو. ئەگەر ئێستا لە چاو پێش کەرنتینە باسیکی فەرقی زۆر کردو، چونکە پێشتر خەڵک ترسێکی هەبوو بەسایی ئەم نەخۆشەوەی بەم بازار تووشە مقەرەباڵغی و بەرکەوتن هەیە. ئێستا شەمان ترسی ماوە، ینی هێشتا دەنگەکەی یاڵەن خەڵکێکی زۆر تووشی نەخۆشەکە بۆ ئەمانە خەڵک لەبەرەوە زۆر ناوێرە بێتە بازار، خەمیوتی بێ بەرکەوتنێکی بەرکەوێت تووشی نەخۆشەکە ببێت. بەڵام ئێستا بە ڕێگەی ئۆنلاین هەیە، زۆربەی خەڵکان بە ڕێگەی ئۆنلاین شتەکان داواکەن و بنەبینە بەردەم ماڵەوە. ئەوەی دەگوزارێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی و بوونی ڤایرۆسی کۆڤید-19 کاریگەریەکانیان باڕوونی بە بازاڕەوە دەبینرێت. دوکاندارانش داوا دەکەن کرێی دوکانەکانیان کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئەمان نەبنە زەرەرمەندی یەکەمی ئەم قەیرانانەی دروست بوون. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.